بۆ هەواڵ و زانیاری زیاتر. ماڵپەری پۆڵەتیک پرێز پڕهەواڵ و بابەتی هەمە جۆرە. بە درێژایی مانگی ڕەمەزان جگە لە ڕۆژانی هەینی و شەممە کاتژمێر دەی بەیانی لە بەرنامەی سپێدانی ڕەمەزان لەگەڵ پەیامنێرانمان بە زانیاری ڕۆژ و بابەتی هەمە جۆر ڕێنمایی تەندروستی و خۆپارێزی لەگەڵتان دەبین. سپێدانی ڕەمەزان لە ڕادیۆ پۆڵەتیک ڕاستەوخۆ لەلایەن ڤیان حەسەن ئامادە و پێشکەشتان دەکرێت. بیسەران و بینەرانی ڕادیۆ پۆڵەتیک و پەیجی پۆڵەتیک ستریم لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت. خۆشحاڵین بۆ ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی بەرنامەی سپێدانی ڕەمەزان هاتینەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. خۆشەویستان بۆ ئەمڕۆژ تەوەرێکمان ئامادەیە کە ئەویشتیایدا گفتوگۆ دەکەین لە سەر ژینگە سبەی 16ی چوار ڕۆژی ژینگەی کوردستانە. بزانین کار و چالاکیەکان چین کە لەم ڕۆژەدا ئەنجام دەدێت و بزانین لەبارەی ژینگەی کوردستان لە ئێستادا با بزانین ژینگەی کوردستان لە چه ئاستێکدایە. هەروەها بزانین ژینگە پارێزی تەنیا پاراستنی ژینگەیە. ئەمانە و چەند پرسیارێکی تر ئاڕاستی میوانە بەڕێزەکەمان دەکەین کە لە ستۆدیۆ میوانە لەگەڵمان ئەویش زۆر بەڕێز هەژیر ئیسماعیل ئەندامی بۆردی باڵا لە ڕێکخراوی سروشتی کوردستان. کاکەژیر سڵاوت لێبێت و بەیانی باش بەخێراتن دەکەین بۆ ستۆدیۆی پۆڵەتیک. زۆر سپاس. و هەروەها پەیامنێرمان لەگەڵا لە شاری هەولێرەوانێ ئەویش چەند زانیاریەکمان هەر سەبارەت بەم پرسا بۆ دەگوازێتەوانێ. سەرەتا ئەگەر بێمە لای تۆ کاکەژیر با بزانین ژینگەی کوردستان ئێستا لە چه ئاستێکدایە؟ ژینگەمان پاکە؟ نەوەڵ لە ئاستێکی خراپە. یعنی تایەتیش خراپترە بێ بە هۆی بە پلەی یەکەم بەهۆی گوێنەدانی تاکی کۆمەڵگە چکە کۆمەڵگە لە تاکەکان پێکاتەوە کە تاکەکان پاکخاوێنیان ڕانەگرت و گرنگیان بە ژینگە نەدا ئیترە کۆمەڵگەی ئەڕوخێ پێکمان وایە. ینی سا تۆ ئەم بێ ئەمەلیەی کە یاد بە ئێمە یەکسەر وتت نەخێر کەواتە ژینگەی ئێمە ژینگەیەکی پاک و لەبار نییە؟ ئەگەر بەراوردی بکەین بە چاکسازیەکان زۆر کەمن. بۆیە هۆکاری ئەوە چییە چاکسازی کەم؟ هۆکارێکی ناهۆشیاری خەڵکە. بە شتێکی سوک سێریەکە بە شتێکی کەم سێریەکە ئەم پیسبوونی ژینگە و ئەم کارە ساتە ژینگەیان وازانێ ئێمە تەنها بۆ کات بەسەربردن ئەم قسە ناکەین. وازانێن تەنها بۆەوەی وەنە میدیایەکان کاتیان بڕوات ئێمە ئەو قسە ناکەین. بەڵام نە ئەمە شتێکی جددیە هەموو جیهان گرنگی پێدا تایەتیش ئەم کێشە ژینگەیانە زیادەکەن. بەڵێ دەگەڕێم وڵات کاکەژیری ساچمە لای پەیامنێرمان لە شاری هەولێر. کۆچەر سڵاوت لێبێت و بەیانیت باش. سڵاو لە ئێوە و لە بیسەرانی ڕادیۆی پۆڵەتیک. سپاس. کۆچەر بزانی زانیاریەکان لای تۆ چێ سەبارەت بە ژینگە ئەمڕۆ لە هەولێر وەک دەزانین کۆنگرێک ساز دەکرێت بزانین چییە و چۆنچۆنیە سەبارەت بە ژینگەی کوردستان؟ بەڵێ ئەمڕۆ عەبدوڕەحمان سدیق سەرۆکی پاراستنی و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجام دەدا سەبارەت بە دۆخی ژینگە لە هەرێمی کوردستان و هەموو ئەو هۆکارانەی کە بوونەتە مایەی خراپبوونی با بڵێن ڕەوشی ژینگە لە هەرێمی کوردستان. لەسەر ئەم بەرنامەیە ئەو تەوەرەی ئێوە ڕاوێژم لەگەڵ وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کردووە کە هۆکارەکانی پیسبوونی ژینگە کەمی سەوزایی لە هەرێمی کوردستان چییە نەبراو یعنی بەو شێوەیە وەڵامی دامەوە کە یەکێک لەو هۆکارانەی کە هەوای هەرێمی کوردستان یان با بڵێن کەش و هەوای هەرێمی کوردستان لە ڕوو ژینگەیەوە پیس کردووە بوونی ئەم هەموو ئۆتۆمبیڵەیە کە ڕۆژانە لە شەقامەکاندا و لە شارەکاندا هاتوچۆ دەکەن. هۆکارێکی تر تا ئێستاکە با بڵێن لە 3-4 ساڵی ڕابردوو حکوومەت بڕیاری داکە ئەو پاڵاوگانەی کە لە بەنایاسایی لە هەرێمی کوردستان کاری پاڵاوتنی نەوت یان سوتەمەنی دەکەن بەنایاسایی ئەمە ژێکێکە لەو هۆکارانەی کە ئەمەیان مەترسیەکی ێزگار زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ خۆی لە خۆیدا دەبوایە چەند پاڵاوگەیەک لە پارێزەکانی هەرێمی کوردستان بە پێی یاسا بهێڵدرێنەوە بەڵام تاوەکو ئێستاکان نەتواندراوە وەکو ئەوەی کە حکوومەت بڕیاری لەسەردا ئەو پاڵاوگانە دابخرێن کە ئەمە یەکێکە لە هۆکارانەی کە ژینگەی پیس کردووە. هۆکارێکی تر ئەوەیە تا ئێستا خەڵکانێکی زۆر کە
دەستنە سەیرانگاکان دەستنە شوێنەکان بۆ بەسەربرنی ینی کاتێکی یانگەشتکردن بابەن نابن پاشماوەکانی خۆیان جێدەڵێن یان ئەوە تا گوێ بە و ڕێنمایانە نادەن کە لایانی پەیوەندیدار لە سەیرانگاکان لە شوێنە گشتیەکان ینی ئاراستەی هاوڵاتیانی کردووە. خاڵێکی تر پرسیارم کرد گوتم ئێواران لە نێو بازاڕەکان ینی پاشماوەیەکی جگە لەوەی دیمەنێکی زۆر زۆر ناشیرنا زۆر جێ هێڵدرێ ینی ئێستا بنەر خاوەن دوکان لە بازاڕەکان لە بەیانیەوە کە دوکانەکەی دەکاتەوە ئەو پێداویستانەی کە بەکاری دێنێ و پاشماوەکانی لەسەر شقامەکەدا دەنێ تاوەکو بەر لە خۆر ئاوە بوون کە دوکانەکان چۆڵی دەکەن ئینجا ئەدی ئەمەش هۆکارنیە لە بۆ مەسەن پیسبوونی ژینگە ناشرینکردنی ژینگە یعنی ئەمەش یەک لەو کێشانەیە کە لە نێو بازاڕەکانیش کە خەڵکێکی پێم وایە نوخبەیە ئەنی خاوەن فرۆژگایەکە خاوەن کۆگایەکە کۆچەر ئەمانە ئاگادار ناکرێنەوە مەسەلەن بنمونە لە ڕێی هەر شتێکەوە بێ ئەم خاوەن دوکاندارانە ئاگادار بکرێنەوە بەوەی کە ئێوە ئەم پاشەڕۆیە فرێ دەدەن هەم سیمایەکی ناشرینی هەیە و هەم ژینگە پیس دەکەن خۆی ئەگەر بێنە سەواقع ینی کاتێک پرسیار لە بەرپرسانی چاودێری بازاریان بەرپرسانی ژینگە پارێزی دەکەیت پێیانەوە دیارە کە خەڵک پێی بابن نابێت لە هەندێک شوێن خەڵک سزاش درراوە بەڵام دووبارەی دەکاتەوە ینی لێرەدا هۆکاری سەرەکی خەڵکەکەیە و کە ناهۆشیارن بەرامبەر بە ژینگە ئەمە خۆی لێرە ئەمە کێشەکە ینی هاوڵاتی هەست بە بەرپرسیارەتی ناکە و هەشە لە پێناوی بەرژەوەندی خۆی ئامادەیە هەموو شتێک بکە بەس بەرژەوەندەکەی خۆی ڕۆژانە بەدەست بێنێ ئەمە جێک لەو کێشانەیە کە من وەکو پرسیار ئاراستەی وتەبێژی دەستەی پاراستن چاکەتی ژینگەم کردووە لەسەر ئەم بابەتانە بۆیە ینی گرینگە ئەمە قسەی بەرپرسانی ژینگەیە گرینگە هاوڵاتی بە پلەی یەکەم هۆشیار بێت دڵسۆز بێ لە بۆ ژینگەی وڵاتەکەی خۆی. بەڵێ دەستەکانت خۆش بێ کۆچەر ئەگەر زیاتر بۆ ماڕوون بکەیتەوە بزین لە کۆنگرەکەی ئەمڕۆیە باس لە چی تریش دەکرێت خۆی لە خۆیدا بابەتی پلاستیک یەکێکە لەو خاڵانە بوونی پلاستیک یان فرێدانی ئەو دەبە پلاستیکانە و ئەمانە کە لەسەر شەقامەکانە لە دەشتایی و چۆڵەوەکەوەی کە خەڵک دەچێت سەیرانی تێدا دەکا یان هەندێک با بڵێن کارگە و کۆمپانیا هەنا ینی پاشماوەی کارگەکانیان دەبن لە شوێنێکی چۆڵایی فرێدەدەن کە ئەمە کارەساتی خوڵقاندووە بە نمونە هەر لە نزیک با بڵێن زبڵخانەیەکانی قرجاڵە لە هەولێر ینی توێژینەوەی کرا لە ساڵانی ڕابردوو من خۆم لەو کۆنگرە ڕۆژنامە نووسیە بووم ینی بە چەندین سەد ساڵ ئەو پلاستیک لە نێو خاک دەمێنێتەوە ینی ئەمە یەکێک لەو هۆکارانەیە کە مەترسیشی هەیە لەسەر خاچی هەرێمی کوردستان لە ڕووی پیسبوونی ژینگەیەوە ئەمڕۆ سەرۆکی دەستەی پاراستنی و چاکردنی ژینگە باز لەو بابەتەش دەکات. دەستەکانت خۆش بێ ئەگەر هەر زانیاریکی ترت هەبێ ئاماژەی پێ بدەی فەرموو. زۆر سپاس بۆ پەیامنێرمان کۆچەر لە شاری هەولێرەوە بۆ تاوی زانیاریەکانی کە پێداین. دەگەڕێم وەلای تۆ کاکە ژیر با بزانین ژینگە پارێزی تەنیا پاراستنی ژینگەیە. ژینگە پارێزی بەهایەکە کە مرۆڤ لە ناخی خۆیان دروستێکە چکە ژینگە پارێزی یعنی وەفای تۆ بەرامبەر خاکەکەت بەرامبەر وڵاتەکەت خۆشەویستیت بەرامبەر هەر کوچە و کۆڵانێک کە لە شارەکەت هەیە تۆ کە وەفات نەبوو بۆ وڵات و خاکەکەت کە خۆشت نەویست بێگومان پیسیەکەی چکە بێبەها بێلات بۆیە ژینگە پارێزی هەڵقوڵاوی خۆشەویستی مرۆڤە بۆ خاکەکەی. بەڵێ دەستەکانت خۆش بێ. ژینگەی کوردستان وەک دەزانین ساڵ بە ساڵ بەرەو خراپی دەڕوات. هیچ ڕێوشوێنێک هەیە یاخود مەرج و ڕێنماییەکان و هیچ ڕێوشوێنێک هەیە یاخود هیچ مەرجێک هەیە ڕێنمایی هەیە بدرێتە هاوڵاتیان تا خود بگیرێتە بەر بۆ ئەم ژینگەیە. ئێستا ئەم کۆنگرەی کە ئەنجام ئەدرێ شتێکی زۆر باشە بەڵام ئێمە پێویستمان بە شتی زیاترەواتە پێویستە تەنها قسە نەبێ پێویستە کرداریش بێ چکە کە کردداری لەگەڵ نەبوو سوودی نییە. ئێستا ئێمە بە کۆمەڵە شتێکە توانین خەڵک چاپکەین یەک بە لەم سەردەما بە دەرەجەی یەک میدیا چکە میدیاکان چۆن بیانەوەی خەڵک ئاراستە ئەەکەن وێ بێ بە شێوەیەک ئاراستیان کەن کە گرنگی بە ژینگە پارێزی بدەن چکە بابەتێکی کەم نییە. ئەمە ئەم بابەتە هەروەها ئەو بابەتانی کە باسی لێوە کراوە بۆ نمونە لەسەر پلاستیک بەڵێ پلاستیک کێشەیەکی زۆر گەورەیە کە لە کۆنگرەکە باسەکرێ خەڵک لەوانەیە پێی نەزانێ پلاستیک کە فڕە درێت چەنەها ساڵی ئەوێت بۆیشی بێتەوە ینی بۆ نمونە دەبەیەکی ئەو فڕەدەی 1000 ساڵی ئەوێت واتە ئەگەر ئێستا ساڵی 2000 بێت دەبەیەک فڕە بدەم ساڵی 3000 بێمەوە بۆ هەمان شوێن سێری بکەم ئەنجاشی بۆتەوە
کاڵێنشی بۆ تۆ یعنی تێکەڵ بەخاک بوو ئەمە یەکێک لە کێشەکانی یەکێکتر لە کێشەکانی پلاستیک گەرمیە کاتێک گەرمی لێدا ئەو مادە پلاستیکیانی تایەتە بنە هۆی دروستکردنی مادەی سەرەتانی هەر بۆیە بینین لیژنەی قایمقامیەت ئەوانە سزا ئەدا کە ئاوەکان لە بەردەم خۆردانێن چونکە ئەو گەرمیە بێتە هۆی کارلێکی کیمیایی ئاوەکە ژەهراوی ئەکات ئەمەش بابەتێکتر بابەتێکی تری پلاستیک بۆ نمونە نانی گەرم کە ئەیبینەوە بۆ ماڵەوە کاتی خێنە ناو علاگەکان ئەم گەرمیە کە بەری ئەکەوێ بە هەمان شێوە یاخودەچینە مەطعەم و ڕێستۆرانتەکان کاتێ سووبێک بە هەرە گەرمەکە یعنی ئەوەنە گەرمە خۆت ناتوانانی بگیری ئەخاتە ناو قاپێکی پلاستیکەوە ئەمانە هەمووی کارلێک ڕۆدا چونکە مادەی پۆلیمەرین بەهۆی ئەو گەرمیەوە کارلێک ڕۆدا و مادەی ژەهراوی دروستەکە دەستەکانت خۆش بێ بەڵە خۆشەویستانی سادەچینە لای ناوبڕێک و پاشان دەگەڕێمەوە وڵاتان مانگی ڕەمەزان جگە لە ڕۆژانی هەینی و شەممە کاتژمێر دەی بەیانی لە بەرنامەی سپێدانی ڕەمەزان لەگەڵ پەیامنێرانمان بە زانیاری ڕۆژ و بابەتی هەمەجۆر ڕێنمایی تەندروستی و خۆپارێزی لەگەڵتان دەبین سپێدانی ڕەمەزان لە ڕادیۆ پۆڵەتیک ڕاستەوخۆ لەلایەن ڤیان حەسەن ئامادە و پێشکەشتان دەکرێت سڵاوتان لێبێ خۆشەویستان وەک لە سەرەتادا ئاماژەم پێکرد کە بەرنامەی ئەمڕۆوان گفتوگۆ دەبێت لە سەر ڕۆژی ژینگەی کوردستان کە سبەی 16/4 بە ڕۆژی ژینگەی کوردستان دادەنرێت بە میوانداری زۆر بەڕێز هەژیر ئیسماعیل ئەندامی بۆردی باڵا لە ڕێکخراوی سروشتی کوردستان کاکە ژیر ئەگەر باسێک لە کارگە گەورەکان بکەین کە وەک دەوترێت بۆتە بەڵا بەسەر ژینگەی کوردستان ئەمانە بۆچی پابندی مەرج و ڕێنماییەکان و دانانی فلتەر نابن خۆی دانانی فلتەر و مەرجەکان تێچووی ئەوێت ئەوانیشیانەوە کەمترین تێچوو بچێتە سەر ئەو کارانەیە هەروەها ئێمە بەتەنها باسی کارگەکان نەکەین باسی پاڵاوگەکانیش بکەین یعنی هەردووکیان هاوشانی یەک ژینگە پیسەکەن بە چەند شێوەیەک بۆ نمونە ئەو دووکەڵی لە کارگەکان دەرەچێت بە تایبەت لەی پاڵاوگەکان کە گۆگردی تایە لەوانەیە جیوەی تیابێ ئەمانە هەمووی گازی ژەهراوین کاچنە ژینگەوە یاخود ئەو پاشماوەی کە دروست ئەبێ لە بەشی یعنی مادە شل و ڕقەکان لە جیاتی گاز ئەوانش کە فڕادرێ بۆ نمونە فڕادرێتە خاکێکی کشت و کاڵی پیسیەکە فڕادرێتە ڕووبارێک پیسی ئەەکە ئەمانە دواتر هەمووی ئەگەڕێتەوە بۆ ناو مرۆڤ بۆ ناو لەشی مرۆڤ چ بەڕاستە و خۆی بێکە خۆی بیخوات لەبەر هەمە کشت و کاڵەکان و بۆ نمونە ئاوەکە ڕووبارەکە چ بە ناڕاستە و خۆی بێ بۆ نمونە ئاژەڵێک لەو ئاوە بخوات ئەنجا تۆ ئاژەڵە بخۆیت یاخود ڕۆکێکە و ئاوی بەرکەوت بێ ئەنجا تۆ لەو ڕۆکە بخۆیت واتە لە هەموو ڕۆکانەوە زیانی هەیە بەڵێ بەڕاستە و خۆ ناڕاستە بەڵێ دەستەکانت خۆش بێ بیسەران و بینەران ئاگادار دەکەینەوانێ کە سبەینێش 16/4 لە شاری سلێمانی چەند چالاکیەک ئەنجام دەدرێت لە پارکی هەواری شار ئەوانیش ماراسۆنی پاسکیل سواری کە بێ بەرامبەرە هەروەها ئازادکردنی باڵندەی جۆرا و جۆر و گەڕانەوەیان بۆ سروشت لەگەڵ هەڵواسینی هێلانە بۆ باڵندەکان و بڵاوکردنەوەی بەیاننامە و کۆنگرەی ڕۆژنامەوانی کە هەر لە هەواری شار ساز دەکرێت کاتژمێر 4 پاشنیۆڕۆ کە هاتن بۆ هەمووان دەبێت بەڵێ کاکە ژیرێک بێمەوە لای بەڕێزت دەستەی ژینگە هەیە لە هەرێمی کوردستاندا ئایا ئەمە هیچ کاریگەری و ڕۆڵی نەرێنی هەیە هۆی دەستەی ژینگە کار و چالاکی و ماندووبوونەکانی جێی سوپاس و پێزانینە بەڵام نەگەشتۆتەوە ئاستەی کە کۆمەلگا بە تاواتی گوێڕایەڵیان بێ یعنی بە تاواتی گرنگیان پێ بدە یعنی بەشێکی کەمی کۆمەلگا گوێ لە ئامۆژگاریەکانی ئەوان گوێ لە ڕێنمێنیەکانی ئەوان ئەگرێت یعنی بە شتێکی کەمی سێرەکە بۆیە پێویستە ئەوان هەوڵی جددی بدەن بە تایبەت هەوڵەکەەوە کوتمان یەکەم لە ڕێگەی میدیا دووهەمیان لە ڕێگەی پەروەردە لە مەکتەبەکان بکرێ بە منهەج بۆی تەلەبە هەر لە سەرەتاییەوە چونکە هەرچی فێر بکرێت لەسەر و بیر و باوەڕڕوە بە تایبەت کە فێرت کرد پاراستنی ژینگە و ئەم شتانە ئەمەش بە هەمان شێوە لە ناخیا گەشە ئەکات و بەردەوامە بێ سێ هەمیان لە ڕووی یاسا یاسایەکە بێ بۆ سزا و پاداشت هەمانە بەڵام جێبەجێ ناکرێت یاسامان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت یاسایەک لەم ساڵانی پێشوو دانرە هەرکی لە سیارەوە شت فڕە بدە غەرامەخرێ بەڵام کۆ نەکرا یعنی یاسای زۆر جوان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت
ئەمە بەهۆی ئەوە نییە بنمونە ڕقابەیە بخرێتە سەر ئەو شوێنانە بنمونە من لە سیاری لە ئۆتۆمبیلەکەی خۆما شتێک فڕێ ئەدەم بەڵام کە نەزانرێت و کە من نەزانێ ژماری ئۆتۆمبیلەکەم چەنەوە کە نەزانرێکێیە ئەم یاسایە چۆن جێبەجێ دەکرێت خۆی کرد لە کێشەکان بۆ نمونە قەیرانی دارایی و ئەم شتانەیە ئەمانە ڕێگرە لەوەی کە بۆ نمونە ژینگەیەکان زەخت بکەنە سەر خەڵک ناتوانن ینی ئەگەر خۆی بگونجایەت ئەو شتانە نەبووە ئەو کێشانە ئەو کات ئەیان توانی بۆ نمونە کەسێک شتێک فڕائدا ئەو نەسزا بدرێت و پێویستیش بوو لە سچکەیت بەهانەی نە ئەمە ئەو کاتە پێویست بوو کە ئەو بڕە غەرامەیە بدە هەروەها لە یاساکە وەک گوتمان سزا و پاداشتی هەبێت یعنی پاداشتی شێ بێت نەک تەنها سزا وەنە یەکێک چەند درەختێک ئەچێنێت یان ئەڕوێنێت پاداشتی مادی یاخود معنەوی بدرێتەوە بە تایبەت معنەوی زۆر مهمە بۆ خەڵک کە معنەویاتی بەرزت کردەوە هانی هەدەی کە بەردەوام بێ لەسەر ئەو کار و هەوڵانە دەستەکانت خۆش بێکا کە ژیر بابزانین فەرماگەکانی ژینگە لە پارێزگاکان دەتوانن بەکاری خۆیان هەستن و ڕوبەڕووی هەر دەست درێژێک ببنەوە کە دەکرێتە سەر ژینگە طبعا ئەمە بەسترێتەوە بە یاساکەوە دیسانەوە ئەچێتەوە بەسەر یاسا بڵێ چونکە سزا بە پێی دەقە بێ دەقیش یاسایە بۆ یەکە یاساکە جێبەجێ نەکرا ئیتر ئەوان هیچیان پێ ناکرێت بەستراوەتەوە بە جێبەجێکردنی یاساکە وەک گوتیشمانی یاساکە لەبەرەوە هۆکارانی باسمان کرد جێبەجێ ناکرێت ئەگەر جێبەجێ بکرایە ئەو کات ئەوان دەسەڵاتی کۆنتڕۆڵکردنیان فراوانترە بوو ئەکرێت بڵێن ئێمە یاخود بڵێن فەرماگەکانی ژینگە لە پارێزگاکان هەستاون بەم کاری خۆیان پێم وایە کەم بێ پێم وایە یعنی کارێکی زۆر چۆن بڵێن چڕوپڕ نییە یعنی کارێکی ئەوەنە فراوان نییە کە بگا بە هەموو کۆمەڵگە یعنی چالاکیان هەیە بەڵێ جێی ڕێز و پێزانینە بەڵام پێویستە کە فراوانتری بکەن لە هەموو ئەو ڕوانی باسمان کرد بەڵێ ئەگەر بێمەوە سەر باسکردن لە خودی مرۆڤ دەکرێت بڵێن ئەوە خودی ئێمەی مرۆڤەکانین دەستمان لە بینی خۆمان ناوە و خۆ دەخینچێنین بە سووتاندنی دارستانەکان و پاوەنەکان و بڕینی درختەکان کە سەرچاوەی هەناسەکانمانن بزڵبێت ئەوە زۆر ڕاستە یعنی ئێستا ئێمە ئەو درختانەی کەی بڕینەوە وەک پەتێکی لە سێدارەوەیە بۆ خۆمان کە خۆمان لەناوە با چونکە درەخت و ڕووەک وەک معلومە بەرهەمهێنەری ئۆکسسیجینە یعنی ئەو دوانە ئۆکسیدی کاربۆنی ئێمە دروستیەکەین ئەوەی گۆڕێ بۆ ئۆکسسیجین کەواتە ژیانی ئێمە لەسەر ئەوانە کە ئەوان نەمان ئێمەش نامێنی ڕێژەی ئەوان زیاد بکە ئێمە هەوای پاک هەڵەمەچین ڕێژەیان کەم بکە دوانە ئۆکسیدی کاربۆن کە گازە ژەهراوێکیانە زیاد دەکە کە ئەمەیان زیادی کرد لە ژینگەیەکی ناتەندروستەبی بابزانین هاوڵاتیان تا چەند هۆشیارن ڕەچای پاکراگرتنی ژینگە دەکەن لە کاتی گەشت و سەیرانەکاندا بە تایبەتی بێگومان دەزانین کاتێک کە ئەچینە بازار یاخود کە ئەچینە هەر شوێنێک ئێمە ئەبێت پاشماوەیەکی خۆمان بەجێ بێڵین بە نمونە فڕێدانی بوتڵێکی ئاوە بە نمونە فڕێدانی کلینیکسێکە کە فڕی دەدەین ئەگەر خۆشمان نەبین مناڵەکەمان بێگومانم کارە هەر ئەکات بابزین لە گەشت و سەیرانەکاندا چۆنین و تا چەند گرنگە پاکڕایگرین بەداخەوە ئەوان گرنگی پێ نادەن یعنی ئەو کەسانەی کە خەڵک پیانەڵی پیاوی خۆڵەکە کە ئێمە پیانەڵەن ژینگە پارێزی ڕاستەقینە چونکە لەوانەوە ئێمە ژینگە پارێزی و خۆشەویستی پاک و خاوێنی فێرەبین کە ئەو خەڵکە ئەو شتە فڕادا ئەڵێ ئامانیان کۆیەکەنەوە بۆچی من کۆی بکەمەوە یعنی زۆربەی خەڵک کە پێ ئەڵێ بۆچی ئەم خۆڵە کۆ ناکەیتەوە ئەڵێ خەڵکیەت بەلەدیەت کۆیەکاتەوە ئەی تۆ پیسێکە دروستکرۆ بۆ خۆت کۆی ناکەیتەوە یعنی تۆ بەس ئێواران پیاسەیە بکە بەناو بازار بزانە چەندێک خۆڵە بینی ئەم خەڵکە کێشەکەوی هۆشیار نەبووتەوە یعنی من چەندی تێچی علاگەیەکی خۆڵی گەورە دوان دانێم لای دوکانەکەم چی خۆڵ هەبوو تێکم بۆ ئەوانی ئامادەکەم نەگەو هەموو خۆڵە ئەوان زۆر باندوو بکەیت و تۆ شەروە بەڕێ بکەیت ئەمە کارە ساتە بەڕاستی یعنی ئەبێ بەشەرەکان بەرپرسیار بن ئەبێ بە کەم سێری نەکەن لەلایەن لیژنەوە بۆ ئەمانە ئاگادار ناکرێنەوە چەند جارێک مەسەلەن بنمونە سزا بدرێن لەسەرەوەی کە ئەم خۆڵ و خاشاکە لە بەردەم خوان بەجێ بێڵن لە دوای خوان بەجێ بێڵن تا چەند گرنگە یاخود بۆ ناکرێت لەلایەن لیژنەکان ئەوانەیە بەسەریانە دابش بکرێن و بڵێن ئەمە سزاکەی ئەمەیە و بە هەمان شێوەکو بەڕێزیشت باسکە پاداشتەکەشی با ئەمە بێت مەگەر مەسەلەن بنمونە گەر مادی نەبێت معنەوی بێت ئاخر سزای چەند کەس بدەن
چکە زۆری نەواکە زۆری نەواکە بڵێ ئەبێ لەوە دەست پێ بکرێت بۆ ئەوەی کە ژینگە بپارێزیت بۆ ئەوەی ژینگە بە جوانی بە سروشتی خۆی بمێنێتەوە بێگومان دەبێت ئەگەر کەسەکە نەتوانێت هەستێ بە ئەرکو فەرمانی خۆی بێگومان دەبێت تۆ سزا بەکاربێنیت بەڵام گەڕینەوە سەر خاڵەکە کە وتمان یاساکان جێبەجێ ناکرێت لەبەرەوە هۆکارانە چکە گەر جێبەجێ بکرای زۆر بخیم بوو یعنی تۆ ئێستا کە سەفەرەکەی بە وڵاتەکان یەکێک لەو شتانەی سەرنجت ڕاکێشە پاکخواینی وڵاتەکە بێگومان وایە یعنی ئێستا چی وا لە گەنجێکی ئێراکا بڵێ ئەوروپا خۆشە کەش و هەواکەی بژینگە بەڵام لەگەڵەوە شابەداخەوە کە ئەچینە شوێنێکەوە سێرەکەن لەوێ پاکوتەمیسترین بەڵام لێرە هۆشیاری ئەومان نییە کە بۆ خاکەکەی خۆمان پاکوتەمی خەفەتەکە ئەوەیە کە ئەچینە ئەوێ پاکخواینی ئەوێ ڕاگرین ئەو وڵاتانی دەرەوە کە سەفەری بۆکەین بەڵام کەینەوە بۆ ئێرە لێرە ئینتیمامان بۆ خاکەکە نییە بە پیسی ئەیهێڵینەوە بەڵام لەوێ لەبەر جا شەرمە لەبەرەوەی خۆت مسەقف نیشان بدە یعنی خۆت ڕۆشن بیر نیشان بدەیت لەبەر ئەم شتانەیە بۆیە لە شارێک لە وڵاتەکانی تر پاکخواینی ڕاگرن بەڵام کەینەوە ناو وڵاتی خۆمان بەداخەوە ئەکرێت ئەمە بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە بڵین پەروەردەمان زەعیفە هەل لە سەرەتاوە پەروەردە نەکراوین بەوەی کە پاک و خاوێن بین پەروەردە بناغی کۆمەڵگێ کە پەروەردەکە ڕاستە دارە دووداریت فێرەکەی فێری مناڵەکە ئەەکەی بەڵام لە هەمان کاتە ئەبێ فێریشی بکەی ئەم دارت بۆ خستۆتە ناو منهەج گرنگی ئەم دارە چییە؟ بەڵێ بەڕێستان وەک ئەوەی ئەندامی بۆردی باڵای لە ڕێکخراوی سروشتی کوردستان تا چەند هەوڵدان داوە یاخود وانەیەک زیا بکرێت و تایبەت بکرێت و ئیجباری بکرێت بەسەر قوتابخانەکانە بەسەر باخچەی ساوایانە کە تایبەت بێ بە ژینگە ئێمە خۆمان بە شێوەی سیمینار بە شێوەی وەرکشۆپ بە ئەم شێوانە توانیومانە لە ناو مەکتەبەکان چالاکی بکەین چەند مەکتەبێکی زۆر چ بە زمانی کوردی بێت چ بە زمانی عەرەبی لە پارێزگاکانی کوردستان بەعام یعنی بەهۆی نوێنەرایەتەکانمان کە لە پارێزگاکان هەیە توانیومانەکە یعنی ئەو پەیامەی هەمان بۆ بە مناڵەکانی بگەێنین یان بە خوێندکارەکانی بگەێنین بەڵام هیوادارین کە یعنی کە پەیامەکەش گەشتووە جێبەجێکردنیشی لەگەڵ بێ ساڵانە چەند کۆڕ و سیمینار ئەنجامەدەن لە قوتابخانەکانە کەوتوتە سەر دۆخەکە یعنی ئێستا ئەم ساڵی 2021 تەنها یەکدانەمان ئەنجامدا ئەوش لەبەر نەخۆشی کۆرۆنا بوو هیچ ڕێگەیەکی تر نیە هۆشیارکردنەوە لە ڕێگەیەکی ترەوە بە نمونەکە ئێستا زۆربەی شتەکان بەهۆی ئەم نەخۆشیەوە وەستاوە بەس ئەفو یعنی من مەبەستم ئەو بکە بە مەیدانی ئەگینا بە ئۆنلاین بەردەوام هەمانە ئۆنلاین زۆر باش خوێندنگەیەکمان هەیە واتە سکوڵێک پێڵین گرین سکوڵ واتە خوێندنگەی سەوز یاخود قوتابخانەی سەوز لەوێ ئەندامێکی زۆرمان هەیە خۆشبەختانە هەموو مانگێک یاخود هەموو ماوەیەک سیمینار و وەرکشۆپەکان ڕێگەخین بە ڕێگەی ئۆنلاین و کەسانی پسپۆڕیان و قسە بۆ خەڵکەکەن بەڵێ تا چەند بەڕێوەبەری قوتابخانەکان هاوکارتانن لەوەیە سوپاسیانەکەین یعنی زۆر یارمەتیان دەربڕیوە زۆر هاوکارن زۆریش بەدەممانەوەیان و تەنانەت خۆیان داواکەن کە بچین بۆ لایەنەمەجێی خۆشحاڵیە بەڵێ ئەگەر بینەوە سەر دووبارە ژینگە پارێزی بابزانین تا چەند کار و چالاکی ژینگەی و ناشتنی نەمام و کۆکردنەوەی خاشاکەکان بۆ ژینگە گرنگە طبعا ئێمە وتمان ڕووەکەکان بۆ ئۆکسجینەکە گرنگن ئەمما خۆڵ و خاشاکەکە ئەو لە چەند ڕوویەکەوە وەک وتمان ئاوەکان پیسەکە یاخود ڕووبارەکان پیسەکە یاخود سووتاندنی کاتێک ئەسووتێ ئەو دووکەڵی لی دەرەچێ بە هەمان شێوە ژینگە پیسەکە یعنی لە هەموو ڕوویەکەوە پیسکەدا بۆ ژینگە ئەگەر باسی ئەوە بکەم لە وڵاتی ئێمە ئاستی هۆشیاری تاکەمە بۆ پاراستنی ژینگە هەر لە شوێنە گشتیەکان و پارک و شوێنی گەشتیاری تا بەردەم ماڵ ئەمە چۆن چارەسەر بکرێت باڕێی بەڕێزت کە خۆت لەو بوارەدا کار دەکەیت چارەسەرکردنی ئەمانە بەچی ئەکرێ و چۆن چۆنی ئەکرێ ئەو خاڵانە چۆن چۆنیە کە ئێمە هەنگایی بۆ بنین لە سەرەتاوە تا ئەخیر گرنگترین شت من ئەڵێم دوو شتە یەکەم پەروەردە دووهەم هۆشیاری یعنی با خەڵکەوە هۆشیار بێ کە ئەم دیوارەی ماڵی من بەشی ناوە پاک بکەم ئیتر نابێ دەرەوەی پشتگوێ بخەم یعنی دەرەوەی پیس بکەم چونکە ئەم زەویە مادەم پێی من بەستراوە پێیەوە مادەم من لەسەری دروست بووم هەموو زەوێکە مڵکی منە یعنی کە ئەڵێ مڵکی منە یعنی ئەبێ وەک ماڵی خۆم سێری بکەم
چۆن ماڵی خۆم پاک خاوێن ڕاگرم چۆن ماڵی خۆم جوان ئەەکەم چۆن ماڵی خۆم گرنگی پێدەم بۆ نمونە کەشی ناوماڵەکە خۆشەکەم ئەبێ بە هەمان شێوە ژینگەی دەرەوەش چونکە ئەو ژینگەیە کە خۆم تایم کە ژینگەکە ناخۆش بڕێک لە تەندروستیەوە کاریگەری لەسەرت هەیە لە ڕووی دەرونیەوە کاریگەری لەسەرت هەیە لەمانە هەمووی تووشی چەنەها نەخۆشی و کێشە دەکات چ لە ڕووی جەستەیی بێ چ لە ڕووی دەرونی بێ بەڵێ دەستەکانت خۆش بێ پێشبینی دەکرێت لە 10 ساڵی داهاتوودا بەتەواوی بگاتە ئاستێکی مەترسیدار ژینگەمان ئێستا گەردی قەت بدەین لەم هەواڵانی ئەم ڕۆژانە بڵاوبەوە گەرمیان وشکە ساڵی تەیە ڕوویە بەداخەوە یعنی ئێمە ساڵانی پێشوو دایم ئەمانوت ئەم گەرمبوونی جیهانیە کە جیهان ساڵ بە ساڵ گەرمترە بێ کاریگەری خراپی هەیە یەکێک لەوانە وشکە ساڵیە یعنی بارانیش بارێ ڕێژەیەکی کەمە بارێ یاخود لە هەنێ ناوچە نابارێ ژینگەکە کەش و هەواکە تێگەچێت ئەمانە هەمووی کاریگەری هەبوو کە ئەو بارانە بۆ نمونە کەم بێتە هۆی وشکە ساڵی ئەم گەرمبوونی جیهانیە بەڵێ بۆچی پێشتر بڵین هیچ خەمێک ناخورێت بۆ ئەو کاتێک کە ڕوبەڕووی ئەم قەیرانی شتانە ئەبینەوانێ بۆچی پێشتر هیچ ڕێگەیەک ناگیرێتە بەرلەمانەیە ئێمە تا نەکەوینە ناو کێشەکەمان ئەوەیە بەڵام بۆ پێشتر بەری لێ نەگرین یعنی خۆی بێدای من پلانی بۆ دابنەی کە هاتە پێشەوە تو ئامادە نەبوونی پلانە لەلایەن کێوە سەرچاوە دەگرێت لە خەڵکەوە یعنی دیسان ئەبێ بچینەوە سەر هاوڵاتی باشەمە هاوڵاتی وەک دەزانین هاوڵاتی کەم تەرخەمە و هاوڵاتی پاکوخاوێنی شوێنەکە ڕناگرێت ئەی خۆ ئەبێ ڕێکخراوەکانی ژینگە ئەبێ دام و دەستگاکان فەرماگەکانی کە تایبەتن بە ژینگە یعنی زیاتر هەوڵ بن زیاتر قۆناغەکان قۆناغ بە قۆناغ زیاتر پێشبینیەکان بۆ هاوڵاتیان بکەن بەس بنمونە مەسەلەن زیاتر پەرە بۆ بن کاتێک کە هاوڵاتیان ئەم خەڵەتە ئەکا کە دووبارە نەکرێتەوە بەسەریانە هەوڵەکانیان زۆر باشە بەڵام بێگومان دەبینین هەوڵەکان لەم لاشەوە سستە ینی وەکو چۆن هاوڵاتی خەتای حکوومەت ئەگرێ بۆ هەندێشت و حکوومەتیش خەتای هاوڵاتی ئەگرێت بێگومانەمە بە هەردوو لا ئەکرێت لەمەشا بێگومان هەردوو لا دەور ئەبینین لا پیسکردنی هەوڵەکانیان باشە بەڵام کێشەکە ئەوەیە ئایا بەراوردی ژمارە ئەندامەکانی ڕێکخراوەکان ژینگە بکە بە کۆمەڵگە هەمووی وەکەوەیە بۆ نمونە دەنگێک لە فەردەیەک یعنی ئەوەنە جیاوازیان هەیە کە تۆ ئەو کۆمەڵگە گەورەیە تۆ چەند کەسێکی کەم بووی سوودی واد نابێت کە کۆمەڵگەکە خۆی هۆشیار نەبێ گرنگی بە ژینگە نەدا یعنی ئەوەی لەسەر ئێمەیە پەیامەکانیان پێگەێنین شتەکانیان بۆ ڕوو نەکەینەوە ئەوەی لەسەر ئەوانە بڵاوی ناوە چرتری بکەنەوە بڵێ بابزانین کاریگەری ئۆتۆمبیل بۆ سەر ژینگە چییە لە ئێستادا وەک دەزانین کە ئۆتۆمبیلێکی زۆر هاتۆتە ناو شارەکانەوە یعنی پێش ئۆتۆمبیلەکە با من سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەم کە ئەگەر لە وەرزێکی هاوینی زۆر گەرم هەستین لە خەو یەکەم شت کە ئەیبینین سپلیتەکەمانە ئەم سپلیتە هەوای ساردەکەی نێتە ماڵەوە بەڵام چیەکە گەرمەکە باتە دەرەوە ئەمە کاریگەری بۆ سەر ژینگە هەیە بڵێ ئەبێتە هۆی گەرمبوونی ئەو شوێنە ئەمە یەکەم دووهەمیان کاتێ ئەڕۆمە دەرەوە ئۆتۆمبیلەکە بەکارەهێنم لە شوێنێک و بۆ شوێنێکی ترە ڕۆم ئەم ئۆتۆمبیلەش بە هەمان شێو ئەو گازانی تایەتی هەنێ جار کوالیتێکی خراپە کە کوالیتێکی خراپە بەهۆی سووتانیەوە گازە ژەهراویەکان دەرئەدا کە دەریدا هەموویەتێتە ناو سێ و هەناسەکانی ئێمە یعنی هەنێ ئۆتۆمبیل لە دەرەوە سێری بکە بەس لە پشتەوەی کە تۆ سیارە لێ خوڕیت و سێریەکی بزانە چەندێک دووکەڵ دەرەکە یعنی چەندێک دووکەڵی ڕەشی ژەهراوی دەرەکات و تۆش کە پەنجەرەکەت کراوەتە هەموویەتە ناو هەناسەکانی یاخود سیەکانی تۆ پاشان ئەگەر بە ئۆتۆمبیلەکە بڵێن ڕۆشتی بۆ پارەدانی مۆلیدە مۆلیدەکەش بە هەمان شێوە ئەویش بنزینەکە یاخود ئەو گازەی تایە بەکاریەت کاریگەری هەیە هەروەها ئەو دووکەڵەی دروستیەکە کاریگەری هەیە ئەو دەنگەشی چکە ئێمە شتێکمان هەیە پێڵم پیسبوون بە دەنگ یعنی ئەو ژاوە کە دروستە بێ ئەوش بە هەمان شێوە کاریکە یعنی تۆ گەڕەکێک مۆلیدەیەکیان هەبێ یاخود شوێنێکی مۆلیدە هەبێ کاربای مۆلیدە ئەم دەنگە گەڕەکەکەمی ناڕەحەت هەر بە بینین و هەناسەدان نییە ئەم ژینگە پیسکردنە بە دەنگیش هەیە بەڵێ دەستەکان خۆشە بابزانین هەموو ساڵێ لە ڕۆژی جیهانی ژینگە کۆمەڵی قسە و هەڵمەت ئەنجام دەدرێت ئەمانە شوێنی خۆیان دەگرن و لە هەمان کاتیشدا تەنها ڕۆژێ بەسە بۆ ژینگە
ئمە شیعارمانەوەی کردار شەرتە نەک وتار چکە بێ کردارەکەی لە پێش بێت طبعاً ئەم یادەکە ئەکرێ ساڵانە ئەگەڕێتەوە بۆ ئەو کیمیابارانەی کە بەداخەوە بۆ شێخوەسانان لەگەڵ بالیسان کرا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکان دائەنوێنین بەداخەوە کە ئەوە ڕوویدا بەڵام لە بەرامبەر پەرلەمان توانی لە ساڵی 1970 ئەو بڕیارە دەربکە کە ئەم ڕۆژە هەبێت بۆ ئەوەی پەیامێک بگەێنینە ئەو خەڵکە یاخود ئەوانەی کە ژینگەکەیان تێکداوە بەهۆی ئەنفالکردنەوە پەیامێکیان پێ بکەین کە ئێوە ژینگەتان تێکدا ئێمە چاکێکینەوە ئێوە ناشرینتان کرد ئێمە جوانیەکەینەوە بەتەنها ڕۆژێکمان بەسەوە هەموو ساڵە لە 16 چوارە ئەم یادە بکرێتەوە بێگومان نەخێر بەڵام ئەتوانین یەکشت بکەین ئێمە ئەتوانین ئەو ڕۆژە بۆ مقارنە بەکاربێنین یعنی لە چاو ساڵانی پێشوو ئایا بۆ نمونە ئەم ساڵی 2020 من چیم کردووە بەڵام ئەم ساڵی تر ساڵی 2020 من چیم کردووە مقارنەی نێوان ئەو دوانە ئایا چالاکیم باشتر کرۆ بۆ ژینگە یاخود خراپتر دابەزیوەتەوە ئەم مقارنەیە زۆر مهمە ئەتوانین ئەو ڕۆژە بۆ مقارنە دابنین سبەی لە ڕۆژی ژینگەی کوردستانە هیچ ڕێنمایی تازە یاخود هیچ کار و چالاکی تازە هەیە کە بوت لێ سەبارەت بەم ڕۆژە ئەو چالاکی کە جگە لەم چالاکیانە بنمونە ئەم چالاکیانی کە دەکرێت سبەینە جگە لەم چالاکیانە یعنی مەگەر بە بڵاوکردنەوەی بڵاوکردنەوەی میدیایی چونکە لەبەر نەخۆشی شتەکە ئێمە ناتوانین بینە سەرشەقام یاخود مەیدانی بکەین شتێکی نوێ هەیە کە بڵاو بکرێتەوە ئامادەکاری بۆ کرێ ئەمە سبەینە 16 چوارانی هێشتا ئامادەکاری بۆ ئەکرێ یعنی مەبەستم ئەوەیە ئێمە نایبەستینەوە بۆ ڕۆژەوە ئێمە واتە لەو ڕۆژە هیچ جارێ هیچ شتێکی نوێ دانەنراوە نەخێر بەڵام یعنی مەبەستم ئەوەیە شتی نوێ شەڵا بەڕێوەیە کە بەسوو دەبێت بۆ کۆمەڵکە ئەتوانی لێرەوە باسیکە یاجارێک کاتینی ماشە دەستخۆش بابزانین نەبوونی ریسایکلین چ زیانێکی بە ژینگەی ناوچەکە گەیاندووە بێگومان وەک دەزانین کە ریسایکلین زۆر گرنگە بەهۆی ئەوەی کە مادەکان شیەکاتەوە یاخود ئەم شتانە تا چەند گرنگە و بۆ هەوڵ نەدراوە هەمان بێت خۆی مەکاڵی ریسایکلین یعنی دووبارە بەکارهێنانەوە یعنی تۆ دەبەیەکی پلاستیکت هەیە بە گەرمی ئەتوێنرێتەوە قاڵبێکی تری لێ دروستەکەی بۆ نموناکرێ بە جانتایەک ئەمە پێڵێن ریسایکلین جا چەند شێوەیەکی هەنێ شێوەی تەنها ور دەکرێت زۆر ور دەکرێت دوایی لە قیر و لە ئەم شوێنی جادەکان بەکارێت ریسایکلین بەداخەوە یعنی کارگەمان هەیە بەڵام کەمن یعنی ئەو شتێک کە لە تەمۆحی ئێمە بەرامبەر ریسایکلینەکان بەرامبەر مەعمەلەکان لێرە نییە بەداخەوە هیوادارم هەنگای بۆ بنرێت شتێکی وا دروست بکرێت هەم هەلی کار زیادەکە هەم ژینگەکە پاکەکە هەمیش سوود دەگەێنێ بە کۆمەڵکە ئەگە دووبارە بچمەوە سەرباسێک لا قوتابخانەکان با بزانین گرنگەوانی ژینگەی وەک منهەج لە فێرگە حکوومیەکاندا هەبێت یاخود تەنها ئەرکی ئێمەی دایک و باوکانە منداڵەکانمان لە سەرەتاوە فێر بکەین طبعا ئێستا ئێمە گەر سێری مەکتەب بکەین دەرسی هونەرمان هەیە بۆ نمونە لە ئیبتیدایی لە سەرەتایی هونەر واتە وێنە کە تۆ وێنە ئەکێشی وێنەی چێکێش وێنەی ژینگە کێشی کەواتە سەرەتا ژینگەکە زەڕورتر لە دەرسی هونەرەکە کە تۆ ژینگەیەکی جوانت نەبوو وێنەی چێکێشی مەگەر وێنەیەکی خەمبار بکێشی یعنی پێویستە ببێ بە منهەجێ لە ناو خوێندنگە کە خوێندکارەکان سوودی لێ ببینن و دەری بڕن بۆ کۆمەڵکە یعنی ئێستا مناڵ ئەگەر دیقەت بدەیت هەر معلوماتێکی پێ بدەیت لە مەکتەب ڕاستەخۆ کاچێتە ماڵەوە دایە فلانم بیست باوە فلانم بیست مامۆستاکە فلان شتی پێم وت یان نەچێ بۆ لای خزمەکانی مامۆستاکە فلان شتی فێرم کردەوە بۆ نمونە مامۆستاکە پێڵێ ئاژەڵ ئازار مەدە کەوە چێتە ماڵەوە برایەکێ بینێ ئاژەڵەکە ئازارە داڵێ وامەکە مامۆستاکە وتی ئازاری مەدە یعنی ئەمە زۆر گرنگە لە سەرەتاوە کە گەشەی پێدرا و گرنگی پێدرا بەردەوامە بێت لەگەڵیە تایتر ئەبێ بە یەکێک لە بەها جوانەکانی ناو ئەو کەسەکە تا مردن لەگەڵێ بەردەوامە بەڵێ واتە بەپێی قسەکەی بەڕێزت بێت چەنە گرنگە وانەیەکی ژینگەی بخوێنرێت ئەتوانن مامۆستایانیش لە ڕێی هونەرەوانێ زیاتر ژینگە لە لای منداڵان خۆشەویست بکەن و لە ڕێی هونەرەوە پێیان بڵێن کە ئەمە ئەم ژینگەیە بە شێوەیەکی ئاوێنەی بکێشە و
و هەم لە بینینیش و هەم لە تێگەیشتنیشیان لە هەمووانەکان نەک تەنها هوەر تۆ بۆ نمونە وەرزش لەکوێکی پێویستە درۆژینگەیەکی خۆشە تۆ وەرزشەکەی بۆی سیەکانت پاک بێتەوە لە ئەو شتانەی کە ئەو گازە ژەهراویانە بۆ نمونە بۆی ئۆکسجینێکی پاک هەڵبژی ئەی تۆ ئەوە لەکوێ وەرەگری لە ژینگەیەکی پاک وەرەگری هەموو دەرسەکان ئەتوانین سەرچاوەیەکی بۆ بدۆزینەوە بگەڕێتەوە سەر ژینگە. ئەتوانین باسی ئاژەڵت کرد کاکەژیر ئەتوانین بڵێن ئاژەڵیش هەم سوودی بۆ ژینگە هەیە بە تایبەت ئەو ئاژەڵانی کە درندن ینی هەچ ئاژەڵە و سوودی خۆی ئەگەینە بە ژینگە خۆی مەبەست ینی درڕندەیەەکە نییە چونکە هەر زۆر جار ئاژەڵێکە بینین من بەبستم ئەوە بە زۆر جار ئاژەڵێکە بینین ئەگەر درڕندە بێت بێگومان یەکسەر دەیکۆژین بە نمونە ئەم بەرازەی ماوەی ڕابردوو خۆ درڕندەش نەبوو فەقیرە بەناو دەشتایی یەکارۆژ بەناو حەزیکرێویش وەک مرۆڤەکان هەست بە ئازادی بکات ئەو ببینیمان کە کوشتیان کە ئەمە شتێکی دەگمەن بوو لە سروشتی کوردستانە مەبەستم ئەوەیە زۆر جار هاوڵاتیان کە سەیری ئەم ئاژەڵە ئەکەن بە درڕندەی دانێن ئەیکۆژن بەڵام ئەمە تا چەند سوودی بۆ ژینگە هەیە سوودەکانی ویانە بێ کەسێکی ینی شارەزا لە ئاژەڵان باسییان بکە من لەبەرەوە اختصاصی ئەو نییە نامەوێ معلوماتی خەڵەت بدەم بەڵام سیستەمی ژینگەی بە شێوەیەک دروست کراوە کە هەمووی لەگەڵ یەکا بگونجێن یعنی تۆ ئێستا ئێمە لە شوێنێکا بین تەنها ڕۆکەکان جیا بکەینەوە بزانە کۆمەڵگەکە چۆنە گۆڕێ تەنها ئاژەڵەکان جیاکرە بزان کۆمەڵگەکە چۆنە گۆڕێ تۆ بۆ نە هەنگوینت بۆ بەرهەمێنێ هەنگ لا بە لە وڵاتە چی لێت هەنگوین نامێنی هەنگوین نەما شرینی نامێنی شرینی نەما یعنی هەنگاو بە هەنگاویت لە شتێکی بەسیتەوە دەستی پێکردەوە یعنی هەر ئاژەڵێک و فرمانێکی خۆی هەیە یعنی کارێکی خۆی هەیە کە ئەنجامی ئەدا بچووکترین شت کە هەنگە ئێمە ئەوە شەکوژین بەداخەوە دەسەکانت خۆش بێ کاکەژیر ئەگەر هەر شتێکت هەبێت ئاماژەی پێ بکەیت وەڵام من هیوادارم کە خەڵک یعنی هۆشیارێکی بگاتە ئاستێک کە بەرپرسیار بێ بەرامبەر ئەم خاکە چکە ئێمە ئەم خاکە خاکی خۆمان شەهیدمان بۆ داوە یعنی قوربانیمان بۆ داوە من باوکی خۆم پێشمەرگە بۆ لە سەر ئەم خاکە بۆ ئەوەی بیپارێزی یعنی ئەم خاکە هەر گڵێکی هەڵبەرەوە خوێنی شەهیدێکە بۆیە با خەڵک بەکەم سێری نەکە یعنی واز لە کێشە سیاسیەکان بێنێ ئێمە حەقمان بەوانە نییە ئەوان بۆ خۆیان بەڵام ئێمە باسی خاکەکەین خاکەکە گرنگە بپارێزرێ گرنگە خۆشت بوێ گرنگە پاکوخاوێن ڕای بگری بۆیە با خەڵک هۆشیار بێ ژینگەیەکی پاکوخاوێن دروست بکە بۆی خێزانێکی تەندروست لە ناو کۆمەڵگە بوونی هەبێت دەسەکانت خۆش بەمادومان کردی زۆر سوپاسی بەڕێز هەژیر ئیسماعیل ئەندامی بۆردی باڵای ڕێکخراوی سروشتی کوردستان دەکەین کە بۆ ئەمڕۆ لەگەڵمان بوو بەڵە خۆشەویستان دووبارەی دەکەمەوانەیە کە سبەی 16 ڕۆژی ژینگەی کوردستانە لە پارکی هەواری شار چەند چالاکیەک ئەنجام دەدرێت ئەوانیش ماراسۆنی پاسکیل سواری بێ بەرامبەر ئازادکردنی باڵندەی جۆرا و جۆر و گەڕانەوەیان بۆ سروشت لەگەڵ هەڵواسینی هێلانە بۆ باڵندەکان و بڵاوکردنەوەی بەیان نامە و کۆنگرێکی ڕۆژنامەوانی کە هەر لە پارکی هەواری شار کاتژمێر 4 پاشنیۆڕۆ ساز دەکرێت. هەر لەسرم سروشتە شتێک هەیە کە دەڵێت سروشت پێمان دەڵێت بە مەرگی من تۆش کۆتایی دێت چەند زیاتر پیسم بکەیت خۆت ناتەندروستتر دەبیت چەندە تۆ بێ ئاگایانە پڕم دەکەیت لە دوو کەڵ لە کۆتاییدا خۆت نابینا دەبیت چەندە پڕم بکەیت لە تەقینەوەی بۆمبەکانت تۆ زووتر خۆت گوێت گرانتر دەبێت چەندە زیاتر دارستانەکان دەسووتێنیت ئەوەندە زیاتر هەناسەی خۆت سوار دەبێت دوجار پێویستە بزانین کە سروشت بە خاک و خۆڵ و بەرد و دار و هەوا و ئاو دواساتەکانی تووڕەبوونی خۆی دەژی ئێستاکە پێویستە ئێمەش بە بەشی خۆمان دەبەرامبەری ئەم قەیرانە کە ئاکامی لە ناوچوونی ئەستێرەی زەوی و ژیانە بەرەنگاری ببینەوە و هەنگاوی کردەوەی خۆمان لە بوارەکانی پەیوەندیداردا هەڵنین و مەرجە ئەوە بزانین کە بەبێ ئەو هەموو شتە جوانانەی دەوروبەرمان ناتوانین بژین و لە ناوبردننی جوانەکانی سروشت خۆی دەستپێکێکە بۆ قوبوڵ نەکردنی بیری بەرامبەر و جیاوازی خۆمان و ئەوە دەردەخات ئەگەر لە بەرامبەر مەل و ماسی و گیاندارە کێوەکان دڵڕق و دڕندە بین زۆر ئاسانە بتوانین لە بەرامبەر بە یەکدیش دڕندە بین با منداڵەکانمان فێر بکەین کە گوڵەکانیش وەک ئێمە گیان لەبەرن با فێریان بکەین کە سوپاسی مانگ و ئەستێرەکان بکەن فێریان بکەین کوشتنی ئاسک و بەرازێک سەرەتایەکە بۆ کوشتنی خودی مرۆڤ
بەرنامەی سپێدانی ڕەمەزانی ئەمڕۆژ کۆتایی هات تا بەرنامەیەکی تر بە خواتانە سپێرم خواتان لەگەڵ